دوای ئەوەی دۆخی سەختی ژیان و دارایی خات و نەفیسە دایکی سێ منداڵە ئۆتیزمەکەمان نیشاندا. هەرزوو دەستگای خێرخوازی بەخشین بە دابینکردنی پارەی کارەباکە و پێدانی بڕی 150,000 دینار و بڕینەوەی موچەی مانگانە بۆیان و بردننی سەبەتەیەک خۆراک و جلوبەرگ و گۆشت و میوە پشتیوانی خۆی بۆیان دەربڕی. دوای چەند کاتژمێرێکیش دەستگاکە پارەی کارەبای ماڵەکەی دابین کرد و لە ڕێگەی ئەلکترۆنیەوە دوای تەنیا چەند کاتژمێرێکیش کارەباکە بۆ ماڵەکە گەڕایەوە. هاوکاری سەرەتایمان هێناوە بۆ ئەم خانەوادە بەڕێزە. من دەمێت لێرەوە دڵی ئەو منداڵانە و ئەم کاکێش خۆش بکەم کە ئۆتیزمەکەی دیارە لە 100% ئۆتیزمیتی و دووش لەوانش کە ئۆتیزمن بەڕاستی سێ منداڵی ئۆتیزم لەو ماڵی ئێمە لەسەردا هەندێک کەلپەری خواردنمان بۆ هێناون بۆ ماڵەکەی و هەر ئێستاش ئێمە بڕی ئەو پارەیەکە لەسەریان بڕابوو کارەبایەکە ئێمە بڕی ئەو پارەیەکە 239,000 دینار بوو داخلمان کرد بە FIB و ئێمە هاوکاریەکی دارایشمان بۆ هێناون کە ئێستا بە خاتونی دەدەین و لێرە شۆ دەمێت بڵێن بەڕاستی وەکو دەستگای بەخشین ماگانە موچەیەکمان بۆ ئەو 5 منداڵە کەسیان ئۆتیزمە بۆ ئەو خاتونە بەڕێزە کە لێسەدا پیاوی لەلا نەماوە ژیانێکی کرێچیاتی و بە فەخری دەبەنە سەر موچەیەکی ماگانەشمان بۆ بڕیتەوە. خات و نەفیسە دایکی سێ منداڵە ئۆتیزمەکە سوپاسی بەدەمەوە هاتن و خەمخۆری و پشتیوانی دەستگای خێرخوازی بەخشین دەکات. هاوکات داوا لە خێرخوازان دەکات دۆخی قورس و سەختی ژیانی لەگەڵ هەڵبگرن و خان و سوکنایەکی بۆ دابین بکرێت. زۆر مەمنونیانم کە کارەبایەکەیان لۆ گەڕاندینەوە پێشەچی هەموو شتێکی لەبەرەوەی مندارەکانم پێڕاوە نەدەستان بەڕاستی و کەشەوەکەش زۆر گەرمە لۆ وەکو یارمەتیش هیوادارم خانوەکمان لۆ دابینکەن وەکو سنتەر وەکو معاش وەکو داهات مەخسە ئەو شتانە زۆر لۆ من پێویستە خاستن سنتەر هەم حکمی بێ ئەم ئەهلی بی هەرسکوی بیتن بەس سنتەر بێ یعنی هەم لۆوان باشە مێشتیان ئارام هەم لۆ منیش ینی یارمەتیەکە لۆ من ئیسراحاتەکە. کەناڵی ئاسمانی پەیام ئێوارەی ڕۆژی سێشەممە دۆخی قورسی ژیان و گوزەرانی ئەو خانەوادەیەی بڵاو کردەوە. دوای تەنیا چەند کاتژمێرێکیش دەستگای خێرخوازی بەخشین ئەرکی گێڕانەوەی کارەبا و پێداویستە سەرەتاییەکانی ئەو خانەوادەیەی لە ئەستۆگرت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.